لە منشنەوە سڵاوتان لەبێت بینێران بیسانی ڕۆدا و من ئاڵا شاڵیم دەمەوێت لە هەفپێوینێکی تایبەت لەگەڵ سەرۆکێرمی کوردستان بەڕێز نێچەوان بەرزانی چەند پرسیارێکی گرنگی ئاراستە بکەم. جەنابی سەرۆک زۆر سپاس بۆ ئەم هەفپێوینە. سپاس جەنابەت زۆر ماندوو بێ ئەم چەند ڕۆژە هەر بژیت لە شتسا بێ. جەنابی سەرۆک بەڕێزتان لێرە لە منشن لەگەڵ چەندین سەرۆک سەرکردە و بەرپرسانی گیان کۆبوونەوە. پرسیارێکی من لێرە ئەوەیە ئایا جیهان ئامادەیە بەردەوام بێت لە پشتیوانی هەرێمی کوردستان و ئایا هەرێمی کوردستان ئەو توانایی هەیە کە بەردەوام بێت لە وەکو هاوکارێک و هاوبەشێکی کۆمەڵگەی نێودەوڵەتی؟ خۆی طبیعی هاتنی ئێمە بۆ ئەم کۆنفرانسانە زیاتر بۆ ئەوەیە لە نزیکەوە خەڵک ببینین، مەسئولینی دنیا ببینین و تأکید بکەین لەسەر ڕۆڵی کورد لە منطقە بە شێوەیەکی گشتی و بە عێراق. پرسیاری جەنابەت لەسەر ئەوەی هەرێمی کوردستان بەڵێ من پێم وایە سیاسەتی ئەوروپی و سیاسەتی دەولی لەوەی کە دەیانەوێت کوردستانێکی بەهێز لە ناو عێراقێکی فدرالیدا هەبێ ئەمەیان وازەحە لە لای هەموو دەوڵەتان و سەرکردەکان. دەیانەوێت ڕۆڵی هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاریگەر بێ، ڕۆڵێکی جددی بێ، دەیانەوێت سەقامگیر بێ و دەیانەوێت هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقی فدرالدا هەرێمێکی بەهێز بێ. طبیعی ئەوەی ئێمە ئەو جیاوازەی کە ئێمە هەمانە ئەوەیە کە ئێمە لە ناو دەستوری هەمیشەی عێراقدا طبعا ئێمە ناڵێن تەواوە و هیچ کێشەی ئەو دەستورە، بەڵام ئێمە لە ناو هەندێک مافمان هەیە و دەرزانین هەندێک بەرپرسیارەتیشمان دەکەوێتە شان بە پێی ئەو دەستورە. بەڵام سیاسەتی دەولی هەتا ئێستا ئەوەیە کوردستانێکی بەهێز لە ناو عێراقێکی فدرالدا. کوردستانێکی بەهێز، بەڵام بەڕێزتان چەندین کۆبوونەوەتان کرد. ئایا لە کۆبوونەوەکاندا لە گفتوگۆکاندا ڕقنە نەگیرا لە هەرێمی کوردستان کە دوای ساڵێک و 4 مانگ هەڵبژاردن هێشتا پەرلەمانکارانیە و حکوومەتی دروست نەبووە؟ بەڵێ ئەوە یەکێک لە باسەکان بوو بە ئەم مەوزوعە لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی قسەی لەسەر دەکرێت. ئێمە خەڵکی کوردستان متمانەیەکی زۆریان دا بە هەموو حزبەکان و ئەوەی کە ڕێژەی بەشدار بوو لە هەڵبژاردن نزیکەی 173 بوو. ئەمە هەمووی ئەو متمانەیە کە گەلی کوردستان هەی بوو بەوە. بە تەئکید ساڵێک زیاترە کە ئەو حکوومەت تەشکیل نەبووە. ئەمە جێی ڕخنەیە لە دەرەوە، بەڵام بۆ خۆشمان شتێکی جوان نییە. یعنی لە نەتیجەدا مەسئلەیەکی مهمە کە دەبێ بە زووترین کات ئەم مەوزوعە عیلاج بکرێتن و ئێمە بەردەوامین لە جهودی خۆمان بۆ ئەوەی بەڕاستی بگەینە چوارچێوەیەک و فەهمێکی مشتەرەک لەگەڵ لایەنەکانی تر بە تایبەتی یەکێتی نیشتیمانی بۆ ئەوەی ئەم حکوومەتە تەشکیل ببێت. جەنابی سەرۆک، تورکیا هێزێکی گەورەیە لە سووریا و لە ناوچەکەدا. بەڕێستان بە بەردەوام لە پەیوەندی دابوون بۆ ئەو شەڕڕاگیرێت و ئاشتی بگەڕێتەوە بۆ نێوان حکوومەتی سووریا و هەسەدا. ڕۆڵی تورکیا چۆن بوو ئەم ماوەیە؟ خۆی طبیعی کە ئەم مشکیلەیە ڕوویدا لە سووریا، من شخصی زۆر بە بەردەوام بووم لەگەڵ قسەکردن لەگەڵ تورکیا. من دەتوانم پێتان بڵێم ڕۆلی تورکیا ڕۆڵێکی زۆر ئەرینی بوو و بەبێ یارمەتی و پشتیوانی تورکیا زۆر شت لەو شتانەی کەکران نەدەکرا. یعنی وەکو میسال ئەو لە حەلەب ئەوەی کەکرا و ئەو خەڵکە بە هێمنی لەوێ دەرچوون، ڕاستی ئەوەیان تورکیا ڕۆڵێکی گەورەی تێدا بینین و ڕۆلی تورکیا ڕۆڵێکی زۆر پۆزیتیڤە، ڕۆڵێکی یارمەتی دەرە بۆ ئەوەی قەسەدە و حکوومەتی سووریا بگەن بە ڕێککەوتنێکی مشتەرەک. ئەمەیە ئەوەی کە من دیومە و ئەوەی من کە دەبینم ڕۆڵیان ڕۆڵێکی زۆر پۆزیتیڤ بووە. باشە، لێرە لەگەڵ چەندین بەرپرسانی جیهان یەک لە تەوەرە گرنگەکانی ئێوە لە گفتوگۆکاندا لە کۆبوونەوەکاندا باسی پرسی سووریا بوو، ڕۆژاوای کوردستان بوو. لێرە ئەتوانین بڵێن گەرنتی هەیە کە کورد پارێزراو بێ لە ڕۆژئاوە، هەروەها ئەتوانین بڵێن دروستبوونی ئۆتۆنۆمی لە ڕۆژاوای کوردستان هاتەکایەوە، یعنی ئەتوانین بڵێن پشتیوانیەکان چۆنن؟ بسیرکە خۆی یعنی ئەگەر پرسیار لە دیماشق بکرێ ممکنە ئەم پرسیارە تەسەور بکەن زۆریان بە کورداوە. ئەگەر پرسیار لە کوردەکانیش بکرێ احتیمالە تەسەور بکرێ زۆر کەمیان وەرگرتووە. بەڵام بەڕای خۆم شخصی ئەوەی کە کراوە شتێکە کە دەتوانێت بۆ هەردوو لا باش بێ. لە نەتیجە سیاسەتی ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە برایانمان لە ڕۆژئاوا بگەن بە ئەنجامێکی باش لەگەڵ دیمەشق.
سیاس ئێمە پشتگیری ئەوە دەکەین کە ئەوان بتوانن بگەن بە ئەنجامێکی باش لە چوارچێوەی سووریایەکی یەکگرتوودا. یعنی ئەمەیە پێم وایە ئەوەی کە گرنگە و مهمە ئەوەیە چۆنیەتی جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە مهمە. و ئەویش ئێمە لەم کۆبوونەوانەی کە هەمان بوو لە میۆنیخ لەگەڵ هەموو لایەک لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ ئەوروپیەکان جەختمان لەسەر ئەوە کردوتەوە کە پێویستە چاودێری جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنە بکرێتن. بەلای ئێمەوە ئەوە مهمە و ئەوەی کە من لە وەزیری دەرەوەی سووریاش گوێم لێبوو و هەروەها لە فەخامەتی سەرۆک شەرع ئەوەیە کە فعلەن دەیانەوێ ئەم ڕێککەوتنەی کە هەیە وەکو خۆی جێبەجێ بکرێتن و ئەوەی کە ئێمە مەبەستیشمانە و بەلامانەوە زۆر گرنگە ئەوەیە کە هەرچی دەکرێتن بە نیسبەت ڕۆژئاوا و بە نیسبەت پێکهاتەکانی تریش لە ناو سووریا هەمویان بە شێوەیەک لە شێوەکان لە ناو دەستوری سووریادا جێگیر بکرێ. ئێمە پێشوازیمان کرد لەو فەرمانەی سەرۆک شەرع ئەوەی کە دەری کرد. من پێم وایە ئەوەش دەستپێکردنێکی زۆر باش بوو لە بەڕێگەیەکی ڕاست و من پێشم وایە ئەوەی کە مهمە هەموو لایەکمان هەوڵ بدەین ئەمانە لە چوارچێوەی دەستوری سووریادا جێگیر ببێت. باشە جەنابی سەرۆک بەڕێزان لەگەڵ مەزلوم عەبدیش کۆبوونەوە لەگەڵ وەزیری دەرەوەی سووریاش جەنابەت ئاماژەت پێدا کۆبوونەوە. من لە وەزیری سووریان پرسی وتی کورد تا ئێستا داوای ئۆتۆنۆمی نەکردووە. ئایا ئەوە هیچ لە گفتوگەکانە باس کرا؟ خۆی ئێمە دەبێ واقعی بین لەم مەسەلەیەدا. موضوع ئەگەر تەسەور دەکرێ ئەوەی ئێمە کە لە کوردستانی عێراق هەمانە دەتوانین عینەن ئەوە کۆپی بکەین لە سووریا ناکرێ. ئێمە هیوادارین ئەمە لە نەتیجە ئەو ئۆتۆنۆمیەی کە باسی دەکرێن ئۆتۆنۆمی بێ بۆ منطقەکە دەستهەڵات بدرێتە ئەو سنوورە جوغرافیایی کە هەم کوردی تێدایە و هەم عەرەبی تێداوە هەم مەسیحی تێدایە ئەوان بتوانن کارەکانی خۆیان لەوێ بەڕێوە ببن. ئەمەیان مهمە. مەسەلەن ئێستا ڕێککەوتنیان کردووە لەسەر ئەوەی محافظی حەسەکە ناویان ناردووە بۆ دیمەشق و ئەوانیش موافقەتیان کردووە. ئەمە پێم وایە هەنگاوێکی زۆر باشە بەرەو پێشەوە. لەبەر ئەوە دەبێ ئێمە واقع بین بە واقعی سەیری مەسەلەکان بکەن ئەوەی لەسەر ئەرز ئێمە دەتوانین جێبەجێ بکەین چەندە. ئێمە قسەکانی ئێمە لەگەڵ جەنەڕاڵ مەزلوم وابووە لەگەڵ ئیلهام خانیش کە ئێمە لەم مەرحەلەیەدا ئێمەش کورد ئێوە ئەوانیش دەبێت جددی بن لە جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنەوەی کە ئێستا ئەو ڕێککەوتنەی کە ئێستا لەگەڵ دیمەشق کرا. جەنابی سەرۆک بەڕێز مەسعود بەرزانی بەڕێزتان بەڕێز کاک مەسرور ڕۆڵێکی گرنگتان هەبوو هەموو گەلی کوردستان و هەموو حیزبەکانی کوردستان پشتیوانێکی یەکدەنگ بوون پشتیوانێکی بەهێزیان هەبوو بۆ ڕۆژاوای کوردستان. ئەمە جێگەی سەرنج بوو لای بەرپرسانی جیهان ئەو یەکدەنگیە؟ بەڵێ جێگەی سەرنج بوو زانی خۆی ئەو یەکدەنگیە من تەمان دەمەوێت سوپاسی هەموو گەلی کوردستان بکەم لە هەموو شوێنێک کورد لە هەر شوێنێک بێ لە ئەوانەی کە لە دەرەوە بوون لە ناوەوە لە وڵاتانی تر هەمویان لەسەر ئەم مەسلەوەی کە ئێمە بینیمان ئەو یەکدەنگیەی کورد بۆ پشتگیری لە ڕۆژئاوا زۆر کاریگەر بوو. لەم پرۆسەیەشدا جەنابی سەرۆک بارزانی کاک مەسرور بەندە و هەمومانیانی ئەوەی کە پێمان کراوە بۆ ئەو سەقامگیریەی سووریا ئەوەی کە ئێمە پێمان کراوە بەڕاستی دەرێقیمان نەکردووە. هەر یەک بە پێگەی خۆی شوێنی خۆی ئێمە هەمومان هەوڵێکی جددیمان داوە و بە نیسبەت ئێمەوە ئەوە نییە ئێمە منەتیان لێ بکەین. ئێمە واجبی خۆمانمان بە ئەنجام گەیاندووە بۆ برایانمان و لە برایان و خوشک و برایانمان لە سووریا. لێرە سەرۆک و بەرپرسەکان زۆر باسی ڕۆڵی بەڕێستانیان کرد وتیان ڕۆڵێکی گرنگت گێڕاوە هەموو دەستخۆشیان کەوتیان هەندێکیان بە منیاوت جەنابی سەرۆکتان هەبێت کەستان پێویست نییە. زۆر سپاس. پرسیارێکی دیکەم هەیە جەنابی سەرۆک یەکێتی و پارتی هەفتەی داهاتوو کۆ دەبنەوە؟ خۆی هەتا ئێستا ئێمە دوو کۆبوونەوەمان لەگەڵ یەکێتی کردووە. جەنابی سەرۆک بارزانی لەگەڵ بەڕێز کاک بافڵ کۆبوونەوەیەکیان تقریبان 10 ڕۆژ لەمەوبەر کرد. ڕۆژی چوارشەم پێش ئەوەی من بێم بۆ ئێرە من کۆبوونەوەم لەگەڵ کاکە بافڵ هەبوو. دوای ئەوە کۆبوونەوەیەکی زۆر باشیان لەگەڵ جەنابی سەرۆکیش هەبووە. ئێمە وەکو مەبدە ڕێککەوتوین کە ئەم کۆبوونەوەنە بەردەوام بن و بەڕاستی ئەو کۆبوونەوەنە هەردووکیان کۆبوونەوەی باش بوون. یعنی من دەتوانم بڵێم کۆبوونەوەکان خراپ نەبوون بەڵام ئەمە ئیشی دەوێ ئەوە نییە بڵێن ئێمە گەیشتبینە ڕێککەوتنێک لەسەر شتەکان لەسەر هیچ شتێک
بەڵام هەر خودی کۆبوونەوەکان بەو شێوەی کە کرا من پێم وایە شتێکی باش بوو بە ئاراستەیەکی ڕاست ئێمە خەریکە بەرەو پێشەوە دەچین ئەم کۆبوونەوانەی ئێمەش بەردەوام دەبێت حتا بگەین بە نقطەیەکی مشتەرەک و ئینشاءڵڵا کە خێری هەموو کوردستانی بەڵام هێشتا ڕێ نەکەوتن لەسەر یەک بربژێر بۆ پۆستی سەرکۆماری عەرب ئێمە نەخر لەسەرەوە ڕێک نەکەوتوین. باڵ دوایین پرسیام لە بەڕێستان ئەوەیە کۆبوونەوەکانتان لە میشن ئەم ساڵ چۆن ناو دەهێن چکە بەڕاستی ئەم ساڵ جیاواز بوو لە پاریس. وەڵا پێم وا کۆبوونەوەکان ئەگەر سەیری هەموو کۆبوونەوەن کەی کۆبوونەوەکان زۆر باش بوون. طبیعی ئێمە مەسەلە ئەو شخصی نییە، ئێمە نوێنەراتی گەلی خۆمان دەکەین، یعنی سەربەرزین بەوەی کە جیهان بەو شێوەیە احترامی گەلی کوردستان دەگرێ، ئەوە جێی شانازیە بۆ ئێمە کە لەم وەزیفەیە داین و ئەمەش لە نەتیجەی ئەو خەبات و ماندووبوون و هی گەلی کوردستانە حقیقت بە شێوەیەکی گشتی. من پێم وایە مستەوای کۆبوونەوەکان و ئەو احتیمامەی کە بۆ هەرێمی کوردستان هەیە جێی شانازی هەمومان. بەڵام چووکە ئیسە ناوچەکە بەڕاستی لە ژێر مەترسیدایە. بەتاکید یعنی خۆ ئەوەش ئێمە سیاسەتی ئێمە ناوچەکە لە ژێر مەترسیدا، بەڵام بە حقیقت ئێمە دەمانەوێت ئەم مەسەلانە بە گفتوگۆ و بە ئاشتیانە چارەسەر بکرێن. ئێمە تەسەور ناکەین شەڕ هیچ کێشەیەک حل بکات، ئێمە دەمانەوێت کێشەکان بە ئاشتی حل بکرێن. بەڕێز جەنابی سەرۆک زۆر سپاس کە لەگەڵماندا بووی، میشڵم زۆر سپاس کە ئێوەش لەگەڵماندا بوون. زۆر سپاس جەناب. زۆر بەڕێزی زۆر سپاس.